دەست خۆش مامۆستا قسەی لەسەر ئەوە کرد کە پێویستە شت نیشان بدەین لە ناو پۆل. جا من پێم وایە زۆریش لەسەر ئەوە دەوەستم کە مامۆستای ئێمە وا دەزانین دەرزگوتنەوە زیاتر بە قسەکردنە و لایەنی زانستی قسەکردن و ڕەوانبێژیە. پێت وایە مامۆستایانی ئێمە کێشیان هەیە لەوەی کە شت نیشان نادەنە ناو پۆل وەکو خۆیان وەکو کەلوپەلنا بۆ نمونە بەکارهێنانی زمانی جەستا گۆرانی گوتن دەموچاو بەکارهێنان تووڕەبوون پێکەنین پێت وایە کێشەمان هەیە ڕاستە بەڵێ ئەوش کێشەیە مامۆستا هەیە لەگەڵ ڕێزم یعنی من بە خۆمان مامۆستاین یعنی فترێک مامۆستا بووینە لەوانەیە زۆر تەطبیقاتوی چوینە زۆر مشاهدەی مامۆستایانش یعنی جاری وایە بە خۆم مامۆستام کە چوویمە پۆلەکە یعنی بەڕاستی حەزم نەکردێ لە پۆلەکە دانیشم مامۆستایەکە یعنی ڕۆیەکی گرش یعنی وا دەزانێ وەک ئەو قوتابیە یعنی برێن کەسێکی بێگانەیە بەرامبەری بەس مامۆستا دەبێ ڕووی خۆش بێ حرەکاتش زۆر گرنگە لەو مامۆستای من زۆر جار لە دەرسی هەندێک دەرس هەیە مۆسیقایە دەهۆڵ و شای بڕواتەی بە خۆم شایم لەگە تەڵەبەکان کردێ مامۆستای چوویم و ئیدارە دانیشتیت بۆ مامۆستایەکان گوتیان ئەت مامۆستا حرەکەی لەگە تەڵەبان دەکەی احتیاجیە دەرێن بۆ احتیاجیە وەک کوڕ و کچی خۆ من منداڵەکانم هەموو خۆش دەی بەڕاستی فەرق و جیاوازی بە کەس ناکەم بەس ئەگەر تو خۆت نەینە ئاستی منداڵەکە هیچ لێت تێ ناگە مامۆستاش بەڕاستی یعنی ڕاستە کەلیمەی پیرۆزە مامۆستا گەورەیە یعنی ئەگەر مامۆستا نەبێت دکتۆر نابێ مهندس نابێ مامۆستا دروست نابێتەوە کە مامۆستای دەبی بە قۆناغ لەگەر قوتابەکان بڕێ بۆ نمونە قۆناغی یەکی سەرەتایی لە 6 ساڵی دێتە قوتابخانە ئەتو ئەگەر مستەوای خۆت نینەوە ئاستی ئەو منداڵە یعنی نە قوتابێکە سوود لە تو دەبینێ نە ئەتو دەتوانێت سوود بە قوتابێکە بگەینی لۆی حرەکاتیش زۆر دەوریە یان مامۆستا جاری وایە لە زاویەک ڕادەوەستێت تەماشای قوتابەکان دەکات یان جاری وایە تەڵەبێک حرەکەیەک دەکات بە گرژومۆنیش تەماشای دەکات لەوانەیە ئەوەش احتیاجی بەس کە شوێنی خۆی نەگۆڕی تەڵەبە تەرکیزی دەڕوا لەو شوێنە حرەکات دەکەی هاتوچوو دەکەی دەست خۆنویکردنەوە زۆر جاری یان جاری وایە وەرزشی گچکە لە ناو پۆلەکە یان جاری وایە بارانە تۆپێکیانەوە دەرسەکەت باسی تۆپ دەکات هەر شەق لە تۆپەکەش بدەوە گۆ یعنی وای لێبێ کە ئەو منداڵە لە کتباب و داچی خۆیتی وا نەزانێ مامۆستایەک دێ دەرسی پێ دەڵێ ئەوە زۆر تەسیر کە دەچێتەوە ماڵێ بڕواتە بی کە واجبشیە ئەرکی ماڵەوەی هەیە یەکسەر لۆ جێبەجێ دەکات کە بەیانی دێتەوە یعنی نە ئەتو سەر دێشێ نە بۆ خۆشی ئەرکەکەشی جێبەجێ دەکات بەس بە قسەی نەرم و خۆش یعنی بەڕاستەکەی لە گەریان خۆت بگونجێنی خۆ گونجاندن زۆر میمە لێکەم ساڵت بێ لەوانەیە زەحمەت بێ بە ساڵی دووەم و سێم و تەبیعاتی منداڵیش دەناسی یان جاری زۆر منداڵ هەیە لە پۆلەکات و هیچ پرسیارە لێ نەکردێ جاری دەرێ بابم مامۆستا ئەو هایکردیان ئەو ئیشە دەکەیان ئەوە دەکات یعنی ئەتو هەر گوێی لێ ڕابگرە باشە کاتەکەش ناکوژی ڕاست دەکەی وەڵی ئافرین دەی چەپڵێکی لۆ لێدا ئەوە زۆر تەسیر لە قوتابی دەست خۆش مامۆستا پێم وایە کێشەی زۆربەی مامۆستاکانی ئێستامان بەڕێوەبردنی پۆلە دەڵێن قوتابیەکان زوو بێزار دەبن لە کاتێکدا من زۆر باش خۆم ئامادە کردووە دوایی کە لی دەکۆڵمەوە زیاتر لێ دەپرسم دەبینیم ئەو مامۆستایە پلانەکەی وایە تاوکو کۆتایی وانەکە قسە دەکات چاڵاکی بە قوتابیەکان دەکات بەڵام کاتی چاڵاکیەکان باش نییە من پێم وایە بەپێی زۆربەی قسەی پسپۆڕانی پەروەردە فێرکردن بێ یاریکردن و چاڵاکیکردن لە ناو پۆلەکە چاڵاک دەکاتەوە و کاتی زیاترت بۆ دەگەڕێتەوە بۆی کە ئەوەندە کات بە فڕۆن نەدەی بۆ بەڕێوەبردنی پۆلەکەت یاریکردنیش پێویستە سەرەتا یان لە سەرەتای پۆلەکە بکرێت یان لە ناوەڕاستی وانەکە یان لە کۆتایی وانەکە ئەمە بۆچی بۆ ئەوەی قوتابیەکان دووبارە نوێ ببنەوە دیسانەوە تەرکیز و سەرنجیان بێتەوە لای وانەکە پێم وایە ئەو کێشەیەمان هەیە لای قوتابیەک لای مامۆستاکان کە تاوکو کۆتایی وانەکە هیچ چاڵاکی و یاریەک بەکارنێنن و مەرجیش نییە یاری بێ مامۆستا ڕەنگە تەنها چاڵاکێک بێ نواندنێک بێ شتێکی ناووانەکە بێ کە تەنیا کردداریەک شتێکی کردداری بێ کە قوتابیان جوڵە بکەن و بجوڵێن لە ناو پۆلەکە ئەمە پۆلەکە سەرنجی تەواوی قوتابیەکانی پۆلەکە دەهێنێتەوە.